اما قازق معنا اما قازي كردي اما جغرقي اما جغرو ثقة ورقيتي ناوم هرم جلال عليا خلطي خراغم خلطي جندي وليانم ناساوم بهرمي قل شانازي بي شكم وبمينكم وكم لخدمتي ميوان برزقانا من لدو وزارو يانزو مطعمي خوم ميا كيشتل شاگردی گاگ زورابی مطعم بوم حمالیم کردووە دوای حمال چوومە دەلای کاگ زورابی مطعم وەسا زۆراب دوای لای وەسا حمەی مطعمی شم کردووە ئێمە ڕۆژانە لە سعات یانزەی نیوەڕۆ خواردن لێنین لەسەر ئەو سێپانە جوان هەڵیانە زێنین و لە قەل و لە قاز و لە کەڵەشێر و مریشک و گۆشت و قاچی مریشک و جگەر هەمووی لە سعات یانزۆ دەست بە کاروشەکەمانەکەین سعات 5 خواردنمان حازرە بێ ئەیخێنە سەر خەڵووس ئیتر لەسەر خەڵووسەکەش تام و لەزەت و چێژی خۆی وەرەگرێ فەرموو دابەزن فەرموون حاجیجی مام ئاراس ڕێسانێ ڕۆژانە 20 قاز لێنین دەقەل لێنین جایی وایە پێنجشەمان و جومعە خوانێ برێ 30 قاز و 15 قەل لێنین بۆ میوانە بەڕێزەکان مشتەی تایبەتمانەیە بۆ شتی کوردەواری جای مشتەکەمان چووکە پاق و تەمیز و پوختەیە و خەڵکێکی زۆر سەری تێدا لە خواردنەکەمان خەڵک لە خواردنەکەمان ڕازیە خەڵکە بینێ شتەکانمان بە بەرچاوە لێنین نە مەخزەنمانەیە نا شوێنمانێ برن لەوێ لێنین لێن هەمووی لە بەرچاوە لێنین و لە بەرچاوی شای ڕۆژانەمان قەلەکانە خەینە سەر ئاگر خەڵێک زێنین جوان کە هەڵمان کزان حەدی خۆی ئاوی تیەکەین و جلس تقریبا سعاتێ لەسەر غاز دایانێ دوای سعاتەکەی خەینە سەر خەڵووس بە شوێنەی سعات 5 حازرە بێت خۆی قاز و قەلکە لە مجەمیدا داونە لێزانی نیە لەو مجەمیدە شاداینێت ئەبێ نێری تۆ بە حاڵیە تۆس خوێن بۆ قەلەوە بێ بۆ قازەوە بێ هەڵەگیر لە مجەمیدا کردیەوە لێونە بۆنی ساردی لێت بۆنێکی ناخۆشە بۆنێکی ترشاوی لێە ئەو قازە کە تازایی بۆ سەربرە تازە لێی نییە تایمێتری هەیە ها قەلە بێ ئاوا دووکی هەبێ سەخەل هەیە قەلی مێوشت هەیە لە بازارە بە 30,000 بە 40,000 ئەوانە تامی هیچ نییە بەس ئەمە قەلی کوردیە ئەمە کیلۆی بە 20,000 حەوت کیلۆیی کڕم ڕۆژانە ئەوە ئەو قەلانە ئاگرم ئەمە جگەر و شتەکە شێتی ئەمە سیقە تۆرەکەی خەڵک زیاتر لە وەرزی دیستانە حەزی لە قەل و قازە بە بۆنەی بەفر و باران و هەوایەکی سارد و سەرمایەکی سارد خەڵک بە تایبەتی سەرەکاتە قەل و قاز برنجەکەمان برنجی کوردیە ئێمە لە دەربەنیخانەی کڕین لە کەعەلی دەربەنیە کڕی خەڵکی دەربەنیخانە لەوێ ئیتر بە 2 تەن و 3 تەن بۆمانێنێ بۆ حاجی ئەحمە و ئاشیە لێە بۆمانێنێ چەڵتوکە بۆمانەکە بە ئاشا و تەتەڵەیەکە وردەکەیە گرێ و کوان برنجەی جوانە بۆ ئێمەی جیاکاتێت